ناتوانین بۆ ناتوانین عاملی ئەلکترۆنی ئەم پاسپۆرت بدەیت دەدابیا کردنەوەی ئەم جۆرە خلانە ئامانجمان تەنها گەیاندنی هۆشیاری یاساییە لە ڕووی تاوانکاریەوە ئەم تاوانەش ئێستا ڕۆژانە ئەبیستین زۆرە بێت لە محکەمەکانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە هەمووی ئامێرێکە کە ئەتوانێت زیان بە زۆر شت بگەێنێت ئێمەش لێرە هەندێک معالەجەمان خستە ڕوو بەپی یاسا و زانیاریەکان کە داتا و مادەی تایبەتی لەسرە بۆیە ئەو جۆرە خولانە ئەو جۆرە ڕوونکردنەوەانە پێویستە وەکو زنجیرە بە دوای یەکا بڕاهەتاکو وای لێ بکەین کە کەمترین تاوان و کەمترین جۆری تاوانی ئەلکترۆنی ڕوو بدات زیاتر تیشکرایە سەر مەترسیەکانی تاوانی ئەلکترۆنی هەر لە هەڕەشە و هەر لە زیاد بەکارهێنانی ژمارەی دووبارە و بەخۆڕایی چوونی ئینتەرنێت و باری دارایی و ئەو شتانە هەمووی خرایە ڕوو تنەوەی ئەم خولانە ئەم سمینارانە زۆر گرنگە بۆ هەرتاکێ لە کۆمەلگا چکە هۆشیاری لەسەر بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و یاخود تۆڕەکانی کۆمەڵایەتی زۆر گرنگە بۆ هەرتاکێک چکە سەرنجام ئەگەر بێت و ئینسان بتوانێت بە شێوازێکی زۆر زانستیانە و زۆر ورد بەکاری بێنێ دوورە بێت لە هەموو کێشە و مەشاکلێک و ئەگەر بێت و هۆشیاری نەبێت لەسەر شێوازی بەکارهێنانی تووشی چەندین ئاڵانکاریە بێتوانێت لە ژیانی ڕۆژانەی خۆیان و بگرە تووشی چەندین کێشەی کۆمەڵایەتی ئەبێتوانێت کە ئێمە ڕەنگە زۆر کەیسە بێ من خۆمەکو سەپەشیارێک لە ڕێکخراوی یونیسێف کە کارم کردووە چەندین کەیسمان هەبووە لە کەمپی ئاوەرەکانی عەربەت بە تایبەتی لە کەمپی سووریەکان کە لەبەر ئەوەی شارەزایان نەبووە بەشێک لەو ئافرەتانەی کە لەوێ بوون شارەزایان نەبووە لەسەر شێوازی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەتی کچانی هەرزەکار کە زۆر بە ساویلکەییەوە زۆر بە متمانەییەوە متمانەیان کردو بە گەنجێک کە بەشێک لە داتا و لە زانیاری و لەوێنەکانی خۆیان یان بەخشیوە بە بەرامبەر لە هەمان کاتا بەرامبەر بە شێوازێکی تر ماوەڵی کردووە لەگەڵ ئەو ڕسمانەی ئەم کەسایەتیەوە یاخود لەسەر شێوازی ئەم زانیاریانە بگە زۆر جار بەخشینی زانیاری تاکە کەسی بە کەسی بەرامبەر چ لە ڕێی چاتەوە بێت چ لە ڕێگەی ڤیدۆ بێیان چ لە ڕێگەی ڕسمەوە بێ کامە کێشەی کۆمەڵایەتی و کێشەی یاسایی بۆ خودی کەسەکە دروستەکە بۆیە بێ زۆر هۆشیار بە ئینسان لەسەر بەکارهێنانی و زۆر بەوردی ئاگای لەوە بێ بە تایبەتی لە هەموو تۆڕەکان بتوانێت پاسۆردی زۆری لە تۆڕەکان بزانێت چکە زۆرێک لەو کێسانەی کە هەمان بووە کەسەکە زۆر ئاگای لە شێوازی بەکارهێنانی پاسۆردەکان نەبووە چۆن پاسۆردەکان بەکاربێنەوە چۆن احتیفاسی پێ بکە بۆیە لە گرنگترین شت ئەوەیە کە بتوانێت ئینسان سکیوریتێکی زۆر باش دابنێ و زۆر بە هۆشیاری و مامەڵە بکات لەگەڵ پەیوەندیەکان. ئەمە ئەمڕۆ لەم دەورەیە بابەتی زۆر گرنگمان بەردێکەوت ئەویش بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیە ئەو هۆکارانەی پەیوەندیە کە ڕۆژانە سەر مرۆڤایەتی سەرقەڵ کردووە لە ڕووی یاساییەوە بۆ گەیشتن کە ئەمە تاوانە ئەگەر بێت و خراپەوە بەکاری بێنی زانیاری باشمان پێگەشت لە ڕووی یاساییەوە کە کۆمەلگا پێویستە ڕەچاوی ئەو بکات کە تۆ توش تاوان بیت تەبەن تاوانیش بە سزای یاسایی خۆ دەگەیت تاک بە تاکە وڵاتە بەرپرسین لەوەی کە ئامێرەکانمان پەیوەندیەکانمان ئەبێت دروست بەکاربێت هۆشیارانە و ڕۆشنبیرانە بەکاربێت بۆ ئەوی کە ئایندەیەک بین نەوەیەکی هۆشیار و ڕۆشنبیر بەدەست بێن ئینشاڵڵا. من بەداخەوە کە هەمیشە لەم بوارەیە هەندێک کار دەبینم لە هەندێک بابەتە نەسی یاسایی نییە ئەمەش بۆ کۆمەلگایە کە ئەم کێشانێت یا دروستە بێت کە نەبوونی نەسان لە مخالفی خراپی نەبوونی نەسا کارە ساتە دروستە بێت کە کێشەی هاوڵاتیان دروستە بێت بەهۆی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیەوە نەبوونی نەسی یاساییش ئەمە حتمین هۆکارێکە بێت بۆی کە
زیاتر سنووری دانەنووسێ بۆ بەکارهێنانە حتمی لە هەموو حاڵەتێکە سەلماندن ئەوە گرنگە لە ڕووی یاساییەوە خاڵێکی بنەڕەتیە کە تۆ بێ هەر تاوانێک هەر تاوان ئەنجامەدرێ بێتەوە بەڵگت پێ بێ دەلالی ئەوت پێ بێ کە بیسەلمێنی ئەم تاوانە کراوە بەڵام لە ڕووی بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیەوە قورستر لە بابەتەکانی تری یاسا کە سەلماندنی بۆ هۆکارێکەوەی کە تۆ مادی نییە زیاتر ئەلکترۆنیە سەلمانی تێدا قورسترە بە تایکی بۆ نمونە تۆ سەوتەکان دەستکاریەکەی ئەی ئەتوانێت دەستکاری بکرێت چالاکیەکە دەستکردەکان هەموو ئەتوانێت دەستکاتە ئەم کارەوە لەبەر ئەوە یانۆ تا ئیسڕێتەوە فریان ناکەی و دەخەیە تۆ ئەو بکەیت ئەوە بەدەستێنانەوە شوێن دەجار لە هەندێک ئامێرە هێنانەوەی ئەو بابەتە ڕەنگی قورس بێ و پێویست نەتوانێت بکرێت وە حاشاکردنی ئەو کەسێک کە دانی پیانانێت لە هەموو ڕۆکانەتوان دەستکاری بکرێت هەم سەوت هەم ڤیدۆکان توان دەستکاری بکرێت ڕێی کورتەنامە بێ هەر هەڕەشەکردن و تا ئەتوانن مۆبایلی خۆتان نەدەن دەست خەڵکی شکەوە ئەگەر بتێ بچیتە سەر ئەنتەرنێتی پێویست